بالنسبة رواندز كهرباء رواندز ئێستا زۆر خراپ بووە کاکازات بەحکمی کارەبای 24 ساعتی لەگەڵ شوێنەکانی دیکە هەیە تاسیری لێرە کردیە هەندێک شەوان ساعت 1 شەوێ دێتەوە هەندێک شەوان 9 ینی کم میێواران بێتەوە کە دەشێتەوە 6 ساعت 7 ساعتە ینی وەزی کارەبا لە ڕوانزەی خراپە باش نییە داوا لە لایانی پەیوەندیدارەکەین ئاورەک نێبدەنەوە بە تایبەتی ئیدارەی سەربەخۆ ینی هەوڵەکی زیدی بدا لە ئەو کێشەی چارەسەر بکە کارەبا لە لێرە زۆر خراپە پێویست نییە لەبەر ئەوەی کەس نزانی کەنجی کارەبا دێتەوە جار وێ 9 شەوێ دێتەوە جار وێ ئێکی دێتەوە جار وێ 2 دێتەوە جار وێ 12 دێتەوە کەس نزانێت هاتنەوەی کارەبای جێگیر نییە کارەباش کە هەیە بە شێوەکی باش نییەوە زۆر کەم هەیە زارە 5 کاتژمێرە 4 6 سێ کەس تێ ناگا تەنها ئەوانەی کارەبا دەن ئەو تێگەن کارەبا چەند کاتژمێرە لە ڕوانزەیە ئەمەش جێکی زۆر ساردانی شارەکی کەونیشە تەماشەکەی بە پێی پێویست چیلۆ نەکرا وڵی وەزە کارەبا زۆر خراپە حیسابکە هەنیە لە 24 ساعتە 4 ساعتە هەیە ئەویش لە وەختەکی زۆر ناوەخت یا پاش 12 دێتەوە باوەڕ بکە ینی ئەو ماوەی هە زۆر خراپە وەزعەکە زۆر خراپە بەکارەبا مۆلدەش نەقە ساڵی شەکە نە شتەکی گەرمکەرەوە ئیشەکە هیچ مۆلدەش کێشە لە دروست کرد جاروێ 4 ساعتە دێتەوە ئەکوژینەوە هەنی استفادەکەش لە کارەبای ناکەی پاش 12 دێتەوە ناوی پێگەرمەوی نەقە ساڵی پێی شەکە جاروێ لە هەفتەیەک جارێ خۆشەوی وڵاهی بەنسبەت کارەبای ڕۆژێ هەر نییە شەوێش تقریبا 12 دێتەوە پاش 12 دێتەوە بچۆ برادەرەش باسی کرد سەرشوشتن هەنیە هەر گەڕێنەوە سەردەمی قەدیم کارەبای ڕێسی چکابرای گۆتەنی لەخوای بە زیادی بی لە 24 ساعتی ساعت با 4 ساعتن هەبن ئەوەندە شەر باشە لەخوای بە زیادی یعنی داوان لەبەر پرسانەوەیە بێنە دەنگ یعنی تاکەنجی ڕواندز بکوێ خرایە بەنسبەت هەموو شتی لەم نە پرۆژەی هەیە نە کارەبا لۆ دیانەش فریە